ڕۆژی چواردەی حوزەیرانی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی خوێنبەخشین لە لایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دیاری کراوە. لێپرسراوی کۆمەڵی خوێنبەخشانی کوردستانیش ئاماژەی بەوە کرد گەر هاوکاری بکرێن لە ئایندەیەکی نزیکدا هەڵمەتێکی گەورەی خوێنبەخشین ئەنجام دەدەن تایبەت بە بریندارەکانی بەرەکانی جەنگ و نەخۆشانی تالاسیما و بڕیاریشە هەڵمەتەکەیان لە شاری کەرکووک بەڕێوە بچێت. ئێمە کۆمەڵی خوێنبەخشانی کوردستانین لە هەموو شارەکانە خوێنە بەخشین ئیشەڵا بەم زوانە تقریبان 100 نەفەرمان بەدەستەوەی ئیشەڵا لەم هەفتانەیە خوێنە بەخشین بە شاری کەرکووک هەموو شۆنەکان مەسەلەن کەرکووک و سلێمانی ئامادەن خوێنبەخشینیان تایە بۆ شاری کەرکووک بۆ براکانی پێشمەرگە و بۆ هاوڵاتی و بۆ هەموو ئیسانێک ئەوەی پێویستی بەخێن بە ئێمە دوی شەو بێ سێ شەو لە دەرگامان بدەن ئێمە حازرن چین و ئاخێنەگە لە ئێمە هەیە ئەوە ژمارە تەلەفۆنەکانمان لە باقەکانە هەیە و ئیشەڵا بەردەوامی 100 نەفر لە دووشەمی داهاتوو بەر و کەرکووک ڕێبکەوێن خوێنبەخشین بە شاری کەرکووک. بۆ یەکەم جار لەسەر ئاسی قەزای چەمچەماڵ سەنتەری بانکی خوێن لە سەرەتای ساڵی 2006دا کرایەوە. جێگیری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵیش باسی لەوە کرد لە ئێستادا سەرجەم جۆرەکانی خوێن لە سەنتەری بانکی خوێن لە نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕەو دەست دەکەوێت و هەر کاتێکی شاری کەرکووک پێویستی بە خوێن هەبوو بێت و هاوکاریانیان کردووە بە تایبەتی لە حاڵەتان نەخوازراوەکاندا. وەکو بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ لە بانکی خوێنمانەیە دیارەم بەشێکی سەرکی لە ناو نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕەو کە ڕۆژانە نەخۆش سەردانی دەکات هاوڵاتی سەردانی دەکات بە وەرگرتنی خوێن. دیارە خوێن لە ئێمە لە کۆمەڵی خوێنبەخشان وەردەگرین کە کۆمەڵێکی سەرەکین لە قەزای چەمچەماڵ زۆر چالاکن ئێمە لێرە دەستخۆشیمان بۆیان هەیە. ئەم کۆمەڵەیە لە هەر کاتێکە ئێمە پێویستمان بوو خەڵکیان بۆ نادوو خوێنمان لێ وەرگرتون. بانکی خوێن لە چەمچەماڵ هەموو خوێنێکی تایە و لە هەر کاتێکا پێویست بێت لە هەر سنوورێک لە هەر قۆڵێکەوە بەتایبەتی پارێزگای کەرکووک ئێمە توانیمانە هاوکاریم بکەن خوێنیان بۆ دابینکەین. لێرەدا ئێمە تا ئێستا هیچ گرفتێکمان نییە لە دابینکردنی خوێن هەموو جۆرەکانی خوێنمان هەیە و ئەگەر لە کاتێکتا زانیمان خوێن ئێمە ناتوانین دابینکەین بۆ وڵاتی خۆوان ئەو ڕێکەوتنە هەیە لە بین ئێمە و بانکی سەرەکی خوێن لە سلێمانی دەتوانین خوێن لێەوە بە ئەمبولانس بیهێنینیان بۆمان بنێرن. ڕۆژی جیهانی خوێنبەخشین هاوکاتە لەگەر ڕۆژی لەدایکبوونی زانای وڵاتی نەمسا کارل لانشتاینەر کە خاوەنی خەڵاتی نۆبڵە لە بواری دۆزینەوەی جۆرەکانی خوێندا ABO لە ساڵی 2005دا و بە دامەزرێنەر و دیاریکردنی جۆرەکانی خوێن دادەنرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.